بەڵام ئاغ مەسلەحەت ئاغ ماساوکردن بۆ مرۆڤەکان چۆن کۆمەڵێک دینی کۆمەڵی خەڵکت نێڵاوە کۆمەڵی خەڵکت بێدین کردووە لە پێناوی دەستخۆشیە چونکە دین بەڕاستیەکەی ئەبێ واز لە سەحابەکان ڕزای خوایان لێبێت جیلێک بوون خوا لێیان ڕازی بووە نابێ هیچ کەسێک سوکایەتیان پێ بکات و تانە و تەشەریان لێ بدات پەروەردگارمانە فەرمێت لە آية السطي سورة التوبة والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار ئەو کەسانەی لە خەڵکی مەدینە و لە خەڵکی مەکە لە سەرەتاوە ئیمانیان هێنا و لەگەڵ ئەو کەسانەشدا کە بە چاکە شوێنی سەحابەکانەکەون خوای پەروەردگار لێیان ڕازی بووە ئەوانش بە بەشی خوا ڕازین تاکە ئاەتە لە قورئانە جەنات تەجری تحتها الأنهار تحتها ئەوانەی تر هەمووی تحتی بۆیە خەڵکێک ئەی خوێنێتەوە وازانێ بە غەڵەتە خوێنرێتەوە بەڵام ئەو ئاەتە تاکە ئاەتە جەنات تەجری تحتها الأنهار خوای پەروەردگار لێیان ڕازی بووە ئیتر کابرایەکی خراپ دێت وەسفی سەحابەکات یان کابرایەکی مرتد دێت جنێ و بە معاویە و بە ئیمامی عەلی و بە فڵان و بە فڵانە دات ئەوانە لایان لێ ناکرێتەوە خوایەک الله یەک جەلە جەلالوه لە قورئانی پیرۆزا بفەرمێت لێیان ڕازی بووم ئیتر گوێ لە گەجەر و گوجەر ناگیرێت گوێ لە هیچ کەسێک ناگیرێت لە فەرموودەیەکی بوخاریە بە ژمارە 6429 فەرمێت خەیر الناس قەرنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم باشترین جیل و پیاو هی سەردەمی خۆمە کە سەحابەکانە پاشان لە دوای ئەوان کە تابیعەکان و سەحابەیان بینیوە پاشان تابیعی کە تابیعەکانیان بینیوە هەمویان 150 ساڵ لە دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمویان منهج و ژیانیان بیر و باوەڕیان وەکو یەک بووە سەحابەکان خوا لێیان ڕازی بووە وایشی بیستین لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە تیکتۆک و لە یوتوب و لە فەیسبووکە کۆمەڵی خەڵاسن بزانن یان نەزانن جنێو بە سەحابەکانە دەن ئەو وتمان قەومانێکی کەسانێکی وەکو ڕافیضە کە جنێو بە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەرە دەن کە بوختان بۆ دایکی ئیمانداران عایشاکەڵن چل دیناری بە زینا پێیا کردووە ئەو خەڵکانێکی کافر و مرتەدن هیچ گوێیەکیان لێ ناگیرە و کەسش پێیان ناخەڵەتێ مەگەر کەسێک هاوکوفیان نەبێت ئەمڕۆ کەسانێک فرمێس ئەڕێژن بۆ ئەربابەکانیان نەخۆشەکەون دەستخۆشییان لێکەن و دوعای شیفایان بۆکەن بەڵام ئەگەر بتان ناسینایە ئەوانە لە جێ ئەوەی جەزاکەڵڵایان بۆ بنووسن پێویستیان بۆیە پێ بۆیان بنووسن خەزاکەڵڵا خوا سەرشۆڕتان بکات کەسێک دژی بەرنامەی سەحابە بێت چ خێرێکی تایە کەسێک بەرنامەی سەحابە بشێوێنێت لە موسڵمانان چ خێرێکی تایە تۆ دەستی لەگەڵا تێکەڵ بکەی بەڵام ئاغ مەسلەحەت ئاغ ماساوکردن بۆ مرۆڤەکان چۆن کۆمەڵێک دینی کۆمەڵی خەڵکت نێڵاوە کۆمەڵی خەڵکت بێدین کردووە لە پێناوی دەستخۆشیە چونکە دین بەڕاستیەکەی ئەبێ واز لە هەموو دەستخۆشی و فڵان و فڵانە بێنیت بێ پێویست بی لە هەموو خەڵکێک